لەگەڵ دەستپێکی هەڵبژاردننی گشتی مجامەلەکانیش دەستیان پێکرد. باڤڵ تاڵەبانی و بەرپرسانی یەکێتی بە درێژایی زیاتر لە مانگێک بە بەردەوامی هێرشیان دەکردا سەر کابینەی نوێمی هەرێم و مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی ئەو کابینەیە لە کاتێک خۆیان بەشداری سەرەکی ئەو حکوومەتە بوون کەچی لە ڕۆژی هەڵبژاردن و 2 بۆ 3 کاتژمێر دوای دەستپێکی دەنگدان مجامەلەکانی ئەوانیش دەستی پێکرد. باڤڵ تاڵەبانی بە درێژایی ماوەی بانگشەی هەڵبژاردن هێرشی دەکردا سەر کابینەی نوێم و مەسرور بارزانی بە بڕیارێکیش دەرکەوتنی کاندیدانی یەکێتی لە کەناڵەکانی کوردستان 24 و ئاوا میدیا قەدەغە کردبوو کەچی لە ڕۆژی هەڵبژاردن تەواو پێچەوانەی و سیاسەتەی پێشوو لە نێودەیان میدیای نێوخۆیی و بیانی دەستی خۆی درێژ دەکات و مایکی کوردستان 24 دەگرێت. با کوردستان بگۆڕین با وەزعەکە چاکەینەوە دەست خۆش. ئەمەش بەهۆی نزیکی ئەو کەناڵە لە مەسرور بارزانی و بەڕوودا و دەڵێت بڕۆنە دواوە من لە ئێوە عاجزم. ڕوودا و من عاجزم لە ئێوە لاکە. لە کاتێکدا هیچ شتێک ڕووی نەداوە تا باڤڵ تاڵەبانی عاجز بکات و بگرە پێشتر بە بەردەوامی مایکی ئەو کەناڵەی لەدەست بوو. هەردوای ئەوە باڤڵ تاڵەبانی مایکی کوردستان 24 گرت قوبات تاڵەبانی دەستی بە مجامەلەیەکی دیکە کرد و دوای دەنگدانی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە نێودەیان میدیا تەنها بە ئاوا میدیای گوت ئاوا بە قوربان تۆش وەرە ئێرە تۆش بە قوربان ئاوا تۆش وەرە ئێرە. هەردوای ئەم دوو کردارەی باڤڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی لە سۆشیال میدیا کاردانەوەی دروست کردو خەڵکی کۆمنتی جیاوازیان دەنووسی و بە شێوەیەکی گشتی پێیان وایە ئەم کردارانە بۆ دووبارە خۆشەویستکردنەوەی کوڕانی تاڵەبانیە لە لای مەسرور بارزانی و پارتیەوە. بەڵام تاوەکو ئێستا دیار نییە ئایا ئەوان دووبارە هەمان سەنگیان لای مەسرور بارزانی و پارتی دەبێت یاخود نا.